ڕەنگە کەم کەس لە ئێوە بزانێت کە مامۆستا مەلاکریەکار شاعیرە، بەڵام خەڵکێکی زۆر وەکو شاعیرێک سێری ناکە، زیاتر وەکو ئیسلامێکی تونڕە و وەکو هەزۆر جار دەسەڵاتێکی پاتی وەکو بکوژ و ئەمانە سەیرەکەن. بەڵام مەلاکریەکار شاعیرە و شاعیرێکی باشیشە لەبارەی شیعرەوە کە خۆشم بۆ خۆم شاردەی لە شیعرە هەیە. مەلاکریەکار دیوانێکی شیعری هەیە بە ناوی ژانی مان. ئەم دیوانە هۆنراوێکی تایە بۆ هەڵەبجەی وتووە لە ژێر ناونیشانی هۆ هەڵەبجە. مێژووی ئەم هۆنراوەیە ئەگەڕێتەوە بۆ 24,988 واتە تەنها 34 ڕۆژ دوای کیمیابارانی هەڵەبجە، یعنی مایەک و 4 ڕۆژ دوای کیمیابارانی هەڵەبجە ئەم مامۆستا مەلاکریەکار ئەم شیعرەی وتووە لە پاکستان. باشە، لە هۆنراوەکەیە مامۆستا مەلاکریەکار ئەڵێ هۆ هەڵەبجە شاری هیوا و ئاواتیمە، ڕەنجی خەسار ئاڵۆزی کارەساتیمە، شاری تاساو داهۆڵی تەنزیمی خەساو، ئێمەی کڵۆڵ کەچی لە بەدبەختی خۆمان بۆ هەزار خوشکی سەبایای ئەنفالی کورد لە قەرەداغ لە سەرگەڵوو لە بادینان لەم غیرەتە هیچت نەما. هۆ هەڵەبجە هۆ هێمای ئازایەتیمە، شاری ڕابەرایەتیمە، بیتە لە نێو ژان و خەما سۆز و خیرەتت دەجوڵا، بۆ ژانی زەینەب غەزاڵی، بۆ ترۆری خوشکە بەنان، بۆ خوشکی زیندانی حەما، بۆ خوشکی دووری هاودیدان. پاشان درێژەی ئەداتی ئەڵێ هۆ هەڵەبجە بۆ ڕازی بووی بیر و هۆشی دۆستێکی دوور بە بۆچوونی لێڵ و ماندوینی نۆکت کە، بۆ ڕازی بووی بەرای نامۆی ئەو دیو سنوور ترسا و گرینۆکت کە، گوایە هێشتا هەر چاوەڕێی لە تۆڵەی شاری ڕووخاوە، لە تۆڵەی خوێنی ڕژاوە، زرێکەی بەنان لە بەرکا دەتا دەمری چاوەڕوانی بێهیوا بە، دوای چەندەها کۆنگرەی خۆی بەیانێکت لەسەر دەرکە. من ئەزانم ناوەمێدیشی و چاوەڕێی بۆ خوێنی تۆ بۆ مافی تۆ بگۆڕێ ڕاو بۆ چوونی ڕێی. نا زۆر هەڵی من دڵنیام دوای چەند ساڵێ تۆی ژۆک و من تێدەگەی دێی، بەڵام شەد بێ ئەو هەڵوێستە نامۆیانەی بە خوێنی خۆم و هاوبیرم بگۆڕم پێی.